کادیرانی یەکێتی نیشتیمانی بە لەبەرچاوگرتنی گۆڕانکاریەکانی ناوچەکە و ئەو قۆناغە نوێیانەی ئێستا هاتوونەتە پێش هاوکات لەگەڵ بوونی چەندین کێشەی ناوخۆیی حیزبدا بەردەوامن لەسەر داواکاری بەستنی کۆنگرەی چوارەم. کادیران پیان وایە یەکێتی بە چارەسەرکردنی گرفتەکانی خۆی هەنگاوی گەورە ئەهاوێت بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانەشی ئێستا لە باشووری کوردستان سەری هەڵداوە. هێزێکە پێویستە لە کۆنگرەدا لە حیزبێکی کلاسیکیەوە قۆناغی کاری سیاسی خۆی تێپەڕێنێت بە ئاراستەیەک کە ئێستا لە جیهانی پێشکەوتوودا حیزب بۆ خزمەتکردن بە کۆمەلگا پەیڕەوی ئەکات. ئەمەش بەهێنانە پێشەوەی کەسانی بە ئەزموون و خوێنگەرمەکرێت. کۆنگرە گرنگیەکی تایبەتی هەیە بەهۆی ئەو گۆڕانکاریەک لە دوایەکانی کە لە عێراق و لە کوردستانە بە تایبەتی ڕۆیەیە. ئێستا تووشی حاڵەتێکی شپرزەیی و بێسەروبەرەیی بووین لەبەرەوە مەکتەبی سیاسی هەڵوەشاوەتەوە. ئەمە زەرورە لە ڕووی بڕابوون بە ئازادی و دیموکراسیەوە گیانێکی تازە خوێنێکی تازە سەرکەوێ بۆ سەرەوە بۆ ئیدارەدانی یەکێتی نیشتیمانی کوردستان. لەبەرەوە خەباتی ئەم ڕۆژە جیایە پێویستی بە خەڵکی جیاوازە پێوی بە خەڵکی کارامە و دڵسۆزە تەنها بۆ یەکێتی و خەبات کا بۆ یەکێتی ناو یەکێتی. پێویستە کۆنگرە ببەستێ چونکە زۆر بەسەریا چووە بڵێ کۆن بووە. ئێمە خەمساریەکەیە لە ناوێکێتیە و بڵێن دواکەوتنیەکەیە هی هۆی ئەوەیە کە کۆنگرە نابەسرێ. داوا دەکەم لە سەرجەم کادیران و ئەندامانی یەکێتی بە زووترین کات کۆنگرە ببەسن چونکە کۆنگرە نەبەسرێ یەکێتی ناکەوێتەوە سەر سکەی خۆی. لە ڕاستی ئەگەر کۆنگرە بۆ هەر حیزبێک لە دنیا زەرور بێ کە زەرورە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەرجار زەرورە. لەبەرەوەی ئێستا خۆتان نەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم بە دۆخێکی ناسکاتی ئەپەڕێ هەم وەزعێکی شێواوی ناوخۆیی هەیە لەسەرەوە. بۆیە ئێمە کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی کادری وەسەتیەکان داوامان کردووەوە پێی لەسەرداگرین بۆ ئەوەی بتوانین جارێکی کە خوێنێکی تازە و یەکێتی نیشتیمانی کوردستان بکەینەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانی کە توانیوێتی ڕابەرایەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان بکە و تا ئەم قۆناغی کە هێناوێتی. ئەگەرچی 4 ساڵە بەسەر وادەی ئاسایی بەستنی کۆنگرەدا تێپەڕەبێت بەڵام لە ئێستادا کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان داواکارن چیتر کاتی بەستنی کۆنگرە دوانەخرێت هەوڵەکان چڕ بکرێتەوە لە سەرەتای ساڵی نوێەوە بە گۆڕانکاری و هێنانە پێشەوەی خوێنی نوێ کۆنگرەی چوارەم ببەسرێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.